یەکەم شت کە کچێک وا دەکا هۆگری کوڕێک بی یان کوڕێک وا دەکا هۆگری کچێک بی ئێوە هەمووتان باش دەزانن مەسەلەن بۆ نمونە کوڕ عادەتی وایە دائیمەن جوانی و جەمالەتی بەلاوە گرنگە کچێکی دەبینی زۆر جوانە زۆر سەرنج ڕاکێشات هەر لەبەرەوەشە دەڵێن زۆربەی مەسەلەن ئەم لە پیاوە گەورەکان گوێم لێ بۆ دەڵێن پیاوان لە ئاستی ئافرەتاندا لە ئاستی کچاندا چاوەکانیان لاوازە باش نییە بەڵام ئافرەتان بە پێچەوانەی پیاوان گوێچکەکانیان لە بەرامبەر پیاوان لاواز کاتە دەتوانرێت بە ئاسانتر هەستی ئەو ئافرەتە ببریدرێت بالضبط یعنی هەروەکو چۆن مەسەڵەن ئەگەر پیاو چاوی لاوازبی بۆی ئافرەت ماکیاژ دەکا و پیاویش درۆ دەکا چکە لەبەرەوەی گوێی ئافرەت حەزی بە قسەکردنە حەزی لێ درۆی بۆ بکەی یعنی مەبەستمەوە نییە کە ئافرەت حەزی بە درۆکردنی هەست و سۆز هەیە هەستی لە پێدانی ڕاستە مەبەستمەوە نییە ئافرەت حەزی بە درۆکردن بی مەبەستمەوە نییە مەبەستم ئەوەیە کە ئافرەت ئەگەر درۆی بۆ بکەی قسەی بۆ بکەی ئەوانە هەڵدەخەڵەتێ زوو هەڵدەخەڵەتێ هەموو ئافرەتێک نا بەشێک لە ئافرەتان ناتوانین تامیمی بکەین تەماشا بکەن ببوورە بابەتی مەسلەی تەکنەلۆژیا ئێستا کە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە کوڕان بە تایبەتی لە بابەتی تەکنۆلۆژیا زۆر بە ئاسانی دەتوانن کچان بەلای خۆیاندا ئەڕێ بکەن ئەوەی بۆ نمونە پاڵپشتی قسەکانی جەنابەت زۆر ڕاستە ڕەنگە کوڕێک ئەگەر شێوی خۆشی پێشانی کەسێک نەدا بەڵام لە ڕێ قسەکردنەوە دەتوانانی جەزبی خۆی کاتن ڕای بکێش ئەجە مەبەستەکەم وەیە یعنی ئەتو زۆر جاران کاتێک کە قسە بۆ کەسی بەرامبەر دەکا کۆمەڵێک درۆی بریقەدار و کۆمەڵێک قسەی جوان و سەرنج ڕاکێش و شتان دەکا ئەو کچە چ دەکا ئەو کچە هەڵدەخەڵەتێ کە تێکەت کە کەتە ناو تۆڕەکەی ئیتر وای لێ دێت چونکە لەبەرچی لەبەرەوەی هۆکارەشی دیکەشەیە بێزگە لە هۆکاری درۆکردن کە لەلایەن ڕێگەزی بەرامبەر هۆکارەشی دیکەشە هۆکاری ئەوەیە کە ترسی لە داهاتوو هەیە دائیمەن ئەو کەسەی کە هۆگر دەبی ترسی لە داهاتوو هەیە لەوەی داهاتووی نادیاری هەبی لەوەی لە مەسەلەن نەبادا مستەقبەلێکی خراپی هەبیتن بۆیە خۆی زوو متعلق دەکات بە شخصێکی دیکە ئەو شخصات تەماشا دەکە پارەی هەیە سیارەی هەیە لەوانەیە کۆمەڵێک سیفات و شتی تێدا هەیە دەرێ ئەگەر ئەم ئێستا کە ئەگەر ئەوم لە دەست بچی وەکو چۆن دەڵێ ترسی هەیە خۆی متعلق دەکە خۆی هۆگر دەکا خاڵەشی دیکە مەسەلەن هەر لەسەر مەسەلەی هۆگربوون کە ئەویش ئەوەیە نەبوونی هۆشیاری چونکە هیچ هۆشیارێکی ئەوەی نییە کە لە بواری پەروەردەی مەسەلەن پەیوەندی هاوسەرگیری ئەوانە بۆیە هۆگر دەبیتن چونکە ئەگەر ئینسان تێبگە لە مەسەلەی بنەماکانی هاوسەرگیری کە چ شتێک پێویستە پێش ئەوەی بچێنە ئەو پرۆسەیە ئەتو هۆگر نابی خۆ متعلق ناکەی بە کەسەکەوە ناچی هەموو شکۆ و ژیان و نەمەتی خۆت هەموو بخێ ناو باوەشی کەسێکەوە ئەوە لە ڕێگەی هۆشیارکردنەوەیە